لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 270 لوانا كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان ومبست رزامن دي خواهي قول وهيوادان اوي عزيز سودي ليور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وما كان قولهم إلا أن قالوا ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. بەڵە خۆشەویستان دیارە ئاەتە پەیوەندی بە ئاەتکەی پێشووتر هەیە کە خوای گەورە لەوێن دەرێ باسی لەوە کرد کە چەندین پێغەمبەر عەلەیهیم السەڵات وەسەلام کەسانێک کە لەگەڵی دابوون وەکو هاوڵ و سەحابە کە لە خزمەت ئەو پێغەمبەرەدا قیتالیان لە پێناوی خوای گەورە کرد، ئیتر ئەوەی کەوا بەسەریان هات لە پێناوی خوای گەورە بێتاقەتیانی نەکرد، عەزیمەتیانی نەشکان، زەلیلیان نەنوان لە بۆ دوژمنەکانیان، بەڵکو ئارامگر بوون. والله يحب الصابرين. خوای گەورەش کەسانێکی ئارامگری خۆش دەوێ و کاتێکەوە مووقیف و هەڵوێستی کرداریان ئەوە بوو، ئەدی باشە گفتاریان چ بوو، قەولیان چ بوو، لە قەولیش وما كان قولهم، هیچ قسەیەکیان و هیچ قەولێک و هیچ دوعاچیان نەدەکرد تەنها ئەوە نەبی کەوا دەیان گوت ربنا اغفر لنا ذنوبنا، ئەی پەروەردگارمان لە گوناه و تاوانمان خۆش ببە، وإسرافنا في أمرنا، و هەروەها لە تەجاوزکردن و لە سنوور دەرچوونمان لە کاروبارەکانماندا، وثبت ئەقدامنا، و هەروەها داوایان لە خوای گەورە دەکرد کەوا خوای گەورە پێیەکانیان قایم بکە، هەڵنێن، وانصرنا على القوم الكافرين، خوایە بەسەرمان بێخی لەسەر کەسانێکی کافر. جا لێرەدا تەمەشا دەکەی وەکو گوتمان کرداریان ئەوە بوو کەوا بێتاقەت نەبوون، مقاومەیان دەکرد و عەزیمەتیان نەڕووخە، بەڵکو خۆڕاگر بوون و سابر بوون، وەک خوای والله يحب الصابر، خوای گەورەش کەسانشی ئارامگری خۆش دەوێت. ئیتر لە کاتی ڕوبەڕووبوونەوەدا، لە کاتی هەر موسیبەتێک کەوا بەسەر ئینساندا دێ، وەکو شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتوخوای لێ دەفەرمی لە کاتی موسیبات کە دیارە ڕوبەڕووبوونەوەش یەکە لە مەسایبەکان، ئەو دووشتە زۆر پێویستە. یەکەم خۆڕاگری، سەبر، و هەروەها دووەمیش ئیستیغفار، لەبەرەوەی بەسەبەبی گوناهە ئینسان تووشی موسیبەت دێ، لێیە ئەوان سابر بوون و هەروەها داواش دەکەن ئەو موسیبەتەی کە بەسەبەبی گوناه بەسەریان هاتێ خوای گەورە سەبەبەکەی لەسەریان لابدا و گوناهەکانیان لێ خۆش ببی. وما كان قولهم إلا أن قالوا ربنا اغفر لنا ذنوبنا، کەواتە هیچیان نەدەگوت تەنها ئەوە نەبی ئەی پەروەردگارمان لە گوناه و تاوانەکانمان خۆش ببە، وإسرافنا في أمرنا، إسراف بمعنای تەجاوز، لە سنوور دەرچوون. جا هەندێک لە زانایان هەروای لێک دەن وإسرافنا في ذنوبنا، دەڵێن کاتێکەوە واجبێک ئەنجام نادەیەوە ئیسرافە، و کاتێکەوە گوناهێک ئەنجام دێ ئەوەش هەر ئیسرافە، کەواتە ئیسراف لە سنوور بەزاندن یانەوەتە بەوەی کەوا گوناهێک ئەنجام بدە، یان بەوەی کە چاکەیەک و واجبێک تەقسیری تێدا بکەی و ئەنجامی نەدەی. و هەندێک لە مفەسرین تریش وەکو ئیبن عاشور لە تەحریر و تەنویردا دەفەرمێ وإسرافنا في أمرنا زیاتر، طبعا ئەوانەی کە دەڵێن کە بریتە لە گوناه وإسرافنا في أمرنا، دەڵێن ئەمرینا لێرە بمعنى في دیننا، بەڵام ئەویان دەڵێت وإسرافنا في أمرنا بمعنای ئەوەی دێ کە لە شەئن و لە کاروباری ڕوبەڕووبوونەوەماندا لەگەڵ دوژمنان ئیسرافمان کردبی، ئەسبابی تەواو و پێداویستی تەواومان بەدەست نەهێنابی، تەقسیریمان لە ئەسباب و هۆکارەکان کردبی. هەروەکو لێرداکەوە باز لە ئەو ئاتانە باز لە غەزوەی ئوحود دەکاتن، لە غەزوەی ئەو سیاقەدا هاتێ، لە سیاق ئاەتەکان کە باز لە غەزوەی ئوحود دەکاتن. ئیتر
ئیش وەکو ئیشارەتێکە وەکو ئەو دەڵێتن ئیشارەتێکە لە بۆ ئەو مسلمانانەی کەوا فەرمانێکی پێغەمبەریان شکان صلی الله عليه وسلم کە فەرمانێکی با بڵێن عەسکەری بوو کاتێکەوە لەسەر ئەو چیە هاتنە خوارێ کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دای نابوون لەوێندە تاوەکو حیمایان لێ بکە. ئیتر ئەوە یەک لە ئەسبابەکانێکەوە کاتێکەوە ئەسبابەکانیان شکان تووشی ئەو وەزع بوونکەوە هەمومان دەزانین. ئیتر وإسرافنا في أمرنا یا ربی خوایە لە گوناه و تاوانەکانمان خۆش بەوە هەروەها لە تەقسیریمان لە تەجاوزکردنمان لەوەی کەوا بە تەواوەتی دەستمان بە ئەسباب بە هۆکارەکانی ڕوبەڕووبوونەوە نەگرتیە خوایە لەوەش لێمان خۆش ببە لەوەش لێمان خۆش هەندێک دەزانن کەس دەفەرمون اغفر لنا ذنوبنا ئەوە دیارە گوناهەکان بەگشتی وإسرافنا في أمرنا بە تایبەتی کەبائیرەکان کەوا لە سنوور دەرچوونە بەتایبەتی کەبائیرەکان کەواتە تەخصیص بعد عام لأهمیته کەواتە خوایە لە گوناهەکانمە بەگشتی خۆش بە و بە تایبەتیش لە گوناهە گەورەکانمان خۆش ببەکەوە بەڕاستی ئیسراف و تەجاوز و لە سنوور دەرچوونە. وثبت أقدامنا وخوا پێیەکانمان ڕاگیر بکەی لە ڕوبەڕووبوونەوەدا. ئیتر خۆڕاگریمان پێ ببەخشی دیارە ثەبات لەلایەن خواوە سبحانه وتعالى بە مسلمانان دەبەخشرێ. وثبت أقدامنا خۆڕاگرمان بکەی. دیارە ثەبات و خۆڕاگری لە دوای ئەوەی دێتن کەوا دڵ خۆڕاگر بی. ئەگەر نا کاتێکەوە دڵ ترسا و دەستی بە لەرزین کرد حتمەن پێیەکانش خۆڕاناگرن و هەڵدێن لە ساحە و لە مەیداندا. بەڵام کاتێکەوە داوا لە خوای گەورە دەکەن پێیەکانمان ڕاگیر بکەی واتە دڵەکانمان ڕاگیر بکەیت تاوەکو پێیەکانیشمان خۆڕاگر بی. ئەوجا وثبت أقدامنا وەکو هەندێک لە زانان دەفەرمون لە هەموو ڕوبەڕووبوونەوەیەک پێویستمان بە ثەبات هەیە کە خوای گەورە پێمان بەخشی. ئەوجا لە ڕوبەڕووبوونەوەی بەرامبەر بە دوژمنان لە مەیدانی قتال و جیهاد و لە مەیدانی ڕوبەڕووبوونەوە لە مەیدانی داعوە و لە هەموو مەیدانکان کەوا ڕوبەڕووی کەسانێکی بێ باوەڕ دەبێەوە پێویست بە خۆڕاگری هەیە و هەزیمەنەی نی و ساحە چۆڵ نەکەی لە بۆ کەسانێکی بێ باوەڕ. و هەروەها پێویستمان بە ثەبات هەیە بەرامبەر بە هەموو شوبهاتێک کەوا کەسانێکی دژمنانی ئەو دینە ئیثارەی شوبهات دەکەن دەیانەوێت شەک و گومان لە دینمان دروست بکەیت خۆڕاگرمان بکەیت. و هەروە بەرامبەر بە شەهەوات بەرامبەر بە شەهەوات کاتێکەوە دەیانەوێت ئیغرامان بکەن بە ماڵ و بە ژن و بە هەموو ئەو شتانێکەوە ئینسان پێی ئیغرا دەبیتن خوا لەوەش خۆڕاگرمان بکەین با بڵێن لەو ساحەیە خۆڕاگر بین بتوانین دەست بە دینی تو بگرین خۆمان نەدۆڕێنین. وانصرنا على القوم الكافرين خوا نەسرەتمان پێ بدەی لەسەر کەسانێکی کافر نەسرەتمان پێ بدەی دیارە ومە النەسڕ إلا من عند الله نەسرەت إلا لەلای خوایە سبحانه وتعالى دەی خوایە بەسەرمان بێخی بەسەر کەسانێکی کافر ئەوجا دیارە کافر لە هەموو ئەوانی کەوا دوژمنایەتی ئەو دینە دەکەن لە ئەهلی کتاب بی لە مشریکین بی لە کافر بی لە هەر کەسانێک کەوا دژایەتی ئەو دینە خوایە بەسەرمان بێخی و هەروەها بەسەرمان بێخی بەسەر نەفسی خۆمان ئەو نەفسەی کەوا ئەمارە بالسوء پێویستمان بە نەسرەت هەیە لەلایەن خوای گەورەوە زاڵ بین بەسەر نەفسی ئەمارە بالسوء و هەروە پێویستمان بە نەسرەت هەیە لەلایەن خوای گەورە سبحانه وتعالى کەوا بەسەرمان بێخی بەرامبەر بە شەیطان کەوا شەک لە کوفری شەیطاندان نییە خوا بەسەرمان بێخ کەواتە وانصرنا على القوم الكافرين هەموو ئەوانە دەگریتەوە هەم لە شەیطان هەم لە نەفسی ئەمارە بالسوء هەم لە دوژمنانی ئەو دینە کەوا محارەبەی ئەو دینە دەکەن. لە نەتیجەدا کاتێکەوە ئەوە مووقف و هەڵوێستیان بوو کە بەو شێوەی خۆڕاگر بوون و هەروەها هەندە سابیر و ئارامگر بوون و ئەوەش قەول و گفتاریان بوو کە تعبیر لەو بیر و باوەڕی دەکات کە ناو دڵیان بوو ئیتر لە نەتیجەدا فآتاهم الله ثواب الدنيا وحسن ثواب الآخرة خوای گەورە چی پێیان بەخشی ثواب الدنيا پاداشتی دنیای پێبەخشین کە بریتی بوو لە نەسرەت لە غەنیمە لەوەی کەوا خوای گەورە سبحانه وتعالى ناویانی بەرز کردەوە خوای گەورە شەوکەتی پێبەخشین عیزەتی پێبەخشین خوای گەورە سبحانه وتعالى نەسرەت و با بڵێن دڵ فراوانی و شەرحی سەدری پێبەخشین هەموو ئەوانە ثواب الدنیایە وحسن ثواب الآخرة و هەروەها با بڵێن پاداشتە چاکەکەی ئاخرەتیشی پێبەخشین پاداشتە چاکەکەی ئاخرەتیش پێبەخشین یعنی ثوابی دنیا خوای گەورە هەر بە ثواب ناوێت بەڵام پاداشتی قیامەتی بە حوسن باس کرد بە
بحسن وصف كر لبروي براستي پاداشتي قيامت مقارنة بالدنيا فعلا زور زياترة زور زياتر فأتاهم الله ثواب الدنيا وحسن ثواب الآخرة پاداشت هر جوانكي روجي آخرة روجي قيامتي ببخشين كبريتي لرزامندي خوا سبحانه وتعالى وهروها لبهشتي بانوبرين والله يحب المحسنين وخواي قبر سبحانه وتعالى كسانك محسن وتاككاري خوش دوين كواتا أو كسان وكلات كبيشتري فرمو والله يحب الصابرين كواتا أنا الصابر يجبون لو إخواي قبر نصرت ببخشين والله يحب المحسن وأنا محسنيشن لو إخواي قبر بوشيوي پاداشت الدنيا وقيامتي ببخشين محسنيش وكو سنزارك باسماك الإحسان وهاتيا وديار إحسان أو كلقل خوا إحسان بكي ولقل بندكاني خواج إحسان بكي إحسان لقل خوا وكو تعريفكي بيغمبر صلى الله عليه وسلم لحديث جبريل داهاتيا أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك إحسان لعبادته معاملة كردن لقل خوا سبحانه وتعالى أويا كوا بوشيوي ببرستي وكو أوي كوا بيبيني سبحانه وتعالى وكو أوي كوا بيبين لو هندق لزاناني سلف هندق لبيواني سلف دي فرمو والله أجر خوا بتساي خوم ببينم لو زيادة عبادة بيناكري كواتب بو يقيني عبادتك سبحان الله يتر أو إحسانا بو شوي عبادة خواب كي وكو أوي كوا بيبيني خو أجر أو دو مرتبة بعض الإحسان خو أجر أو بو يقينش أتو ناي برستك وكو أوي كبيبيني دي يقينتها بك خوا أتو دبيني أو شري إحسانا حسب مراقبة خوا بكي يقين دوابك خوا أتو دبيني أو إحسانا كواتا أو دو مرتبة باس كرديا وكو بيان توصم لمعاملة كردن لقال خوا محسن أو كسيكوا أنت عبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك ومحسن لقال خلطشي دوربار لقال بشركان لقال إنسانكان أو يوكوزان دفرمون إحسان لقال أوانوية أن تحسن إلى من أساء إليك تاكبكي لقال كسانك وخرابيان لقال كردي سونك تاكا كردن لقال كسانك وتاكيان لقال كردي أو قرزك بيوستا بيديوا بلام هنا اللويدا بتوين تاكبكي لقال كسانك وخرابيان لقال كردي يتر خواهي قول سبحانه وتعالى كساني چي تاككاري خوش دوي كواتا ولا سياقي وآتانيك وباس لأحدك خواهي قول سبحانه وتعالى باسي لكساني كركوالا أمتكاني بيشوتر كالقل بيغمبران بوين عليهم الصلاة والسلام أو هلويستو موقفو بابلين كردوان أو هابوا وقفتارشان أو هابوا بوشي وبونا صابر بوينا ومحسن بوينا أو جا خواهي قورش ثواب و پاداش الدنيا و قيامت پی بخشينا دي كواتا پندو آموشگاريان ليور بگرين بو شوية موقف منوابي وهروها قفتار منوابي خوراقر و محسن بين تاوكو خواهي قورا پاداش الدنيا و قيامت من داتو خواهي قورا دا پارين لو كسان بين كوا أو صفاتنا من لبيتجي تاوكو لو كسان بين كپاداش الدنيا وهروها پاداش تيتاش قيامت بدز بينين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون